دیسا ئیمامی بوخاری و مسلم هەردووشیان لە سەحیحەکەیاندا لە ئەبی هورەیرەوە بۆمان دەجێڕنەوە کەوا پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرمووی كان رجل يداين الناس دەڵێ کابرایەکی دەوڵەمەند هەبوو قەرزی دەدایە خەڵکی کە خەڵکی دەهاتن داوای قەرزیان لێ دەکرد ئەویش قەرزی پێدەبەخشین فكان يقول لفتاه إذا أتيت معسرا فتجاوز عنه لعل الله يتجاوز عنا دەڵێ ئینجاکە بەکار بەدەستەکانی بەردەستی خۆی دەگوت ئەگەر هاتوو ئەو کابرای ئێمە قەرزی دەدەینێ تووشی نەهاتیەک بوو تووشی ئەوە بوو نەیتوانی قەرزەکە بداتەوە و ئەوە ئێوەش چاوی لێ بپۆشن و ئاسانکاری لەگەڵدا بکەن لە قەرزەکەی خۆش بن یاخود ماوەی قەرزەکەی بۆ درێژ بکەنەوە لەسەری توند مەکەن و ئاسانکاری بۆ بکەن و لێبوردەیی پێ ببەخشن بەڵکو عەسا وەلەعەلە خودای پەروەردگاریش لە ڕۆژی قیامەتدا لێبوردە بێت لە بەرامبەر بە ئێمە و لە گوناحەکانمان چاو بپۆشێت و ئاسانکاریمان بۆ بکە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرمێت فلقي الله فتجاوز عنه دەڵێ ئەو کابرایە وەفاتی کرد و خودای پەروەردگار بەو معاملەی کەوا ئەو چاوی لە خەڵکی و لە بەندەکانی ئەو دەپۆشی لەسەری قرز نەدەکردن لە کاتی کە قەرزی پێدا بوون پەنجی پێ هەڵ نەدەچنین دەڵێ خودای پەروەردگاریش بەو شێوەیە معاملەی لەگەڵ ئەو بەندەی خۆی کرد و بەو شێوەیە ئاسانکاری و لێبوردەیی خۆی پێبەخشی ئەوە یەکێکە لە ڕەوشتە هەرە گرنگەکانی موسڵمانان کەوا لە ئاینە پیرۆزەکەی ئێمەدا زۆر جەختی لەسەر دەکرێتەوە کەوا بەرامبەر یەک کار ئاسانکاری بکەین و لێبوردەییمان هەبێت بەرامبەر بە بەندەکانی خودای پەروەردگار